عزیزان بەردەوامە بین ئەم جارەیان بڕگەیەکمان بۆ ئامادەکردوون لە بەریتانیەوە کە بڕگەکەمان سەبارەت بە یادەوەریە بریندارەکان بەم ناوەوەیە کە پێشەنگایەکە لە بەریتانیا و لە شاری فۆڵکسی بەریتانیا کراوەتەوە و چەند هونەرمەندێک بەشداریان تێدا کردووە لە نێو ئەم پێشەنگایە کە لە گەلەری ئەفسانە لە شاری فۆڵکسی وڵاتی بەریتانیا کراوەتەوە و لە ڕۆژی شەممە 18 نیسان کاتژمێر 6:30 و هەتاوەکو 15 ئایار کە ڕۆژی دوێنە بووە هەتاوەکو 15 ئایار ئەم پێشەنگایە بەردەوامی ئەبێت و هاوکارمان توانا عومەر لە بەریتانیا لە شاری فۆڵکسەوە بڕگێکی بۆ ئامادەکردوین بەیەکەوە بینەری بڕگەکەی ئەبین. من مەریوان جەلال ڕێخەری پێشانگای ئەنفال بریندە زامدارەکان زۆر خۆشحاڵم ئەمڕۆ کە بەکردنەوەی پێشانگاکە بەڕاستی دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر بە هاوکاری 25 هونەرمەندی کورد ئەگەر بڵێم لێرەوە دەستیانە گوشم بەڕاستی زۆر تایبەت زۆر بە خۆشحاڵیەوە هاوکاریان کردین بۆ ئەم پێشەنگایە هەرچەند بەداخەوە بەهۆی ئەم وەزع و زروفەی ئێستا و بەهۆی شەڕەوە کە من هەندێک لە کارەکانی کوردستانم بەدەست نەگەیشت بەڵام ئەوە پەیمانێکە یامانە ئیشەکان نەرێگەی نێرە و لەم پێشەنگایە نمایشەکرێت من دەستخۆشیان لێکەم 25 هونەرمەندن 25 هونەرمەندی بەتوانای هەموو کورد سپاس بۆ هاوکاران بۆ هاوڕێم بۆ خێزانم کە توانیان هەموو هاوکارم بکەن پێشەنگاکە بەڕاستی سەرەتا کە دەستمان پێکرد لەگەڵ کاک گۆران بیرمان لەوە کردەوە کە چۆن توانین هاوکار لەگەڵ یادی ئەنفالە ئێمەش پێشەنگای بکەین و لە ناو بەریتانیا کاک گۆران لە فۆڵکستن ئەم گەلەری دروست کردووە بەڕاستی جێگای خۆشحاڵیە کە من بڵێم تاکە شوێنە ئێستا بۆ ئێمەی کورد کە بتوانین دەرگایەکە کە بتوانین کارەکانمان کتێبەکانمان لێرەوە پەخش بکەین ئەوەی خۆشحاڵیە زیاتر کە گۆڤاری کوردستان کە تاکە گۆڤارە لە سەدەکانی پێشوودا چاپ کراوە چەند کۆپیەکی لێرە کراوە یعنی ئەگەر ئێستا من باسیەوە بکەم مێژوو جارێکی تر خۆی دروست کردەوە و هاتەوە بۆ ئێرە ئێستا کاک گۆران چاپەمەنیەکانی لێرە پەخشەکاتەوە سواز بۆ کاک گۆران سواز بۆ هاوکاران سواز بۆ کورسات کە هەمیشە هاوپشتی و هاوپشتمانە workshop even ceramic and print workshop this is his work I talked to Mayor because he also I will support you because we need this exhibition we need this gallery for Kurdish people ئێمە بێگومان پێشانگاکە 25 هونەرمەندی کوردن کە هەموو کارە هونەریەکان پەیوەندیان بە ئەنفالەوە هەیە بۆچی لەسەر ئەنفال کردمان لەبەرەوەی کە ئێمە تازەترین کتێبمان ڕۆمانێکە لەلایەن نووسەری هۆڵندیەوە یۆس هیلتەرمان لەسەر ئەنفال ڕۆمانەکە باسی ئەنفالەکە خۆی یۆس هیلتەرمان لێکۆڵەرەوەی ئەنفالە ساڵهای ساڵ ئیشی لەسەر ئەنفال کردووە ئیتر لەم چەند ساڵی پێشوە ئەو ڕۆمانەشی نووسی ئێمە بڵاومان کردەوە بەڵام وتمان مادەم کتێبەکەیەتە دەرەوە و لە کاتی ئەنفالیشایە لەم مانگەیە بێگومان ئێمە دووسێ مانگ لەمەوە پێش یانی بیرمان لەمە کردەوە و پێشانگاکەمان ڕێخست بۆ ئەوەی کە هەم کاتێککە کتێبەکە یەتە دەرەوە ئەکەوێتە بازارەوە لە هەمان کاتە پێشانگایەکی لەسە ئەنفال هەبێ ئەوە بۆیە ئەمە یەکەم پێشانگامان لەسەر ئەنفال کرد بەڵام بێگومان پێشانگاکانی ترمان شتی جیاوازترە بن مەرج نییە هەمووی هەر کوردیش بن هونەرمەندەکان ینی هونەرمەندانی کەش لێرە ئیشیان پیشانە درێت.
پێشتر تەسیری مامۆستاکەم لەسەر بوو مامۆستای ئیشی سیرامیک کە لە بەریتانیا تەبعاً من خوێنومە بۆ دەرسێکمان نەبوو بە دەرسی سیرامیک و هێن بوو ئەمە وەکو دەرسێکی ثانەوی وا بوو ینی خۆی بۆ خوێندنەکە ینی ڕۆژێک کارەکان کاری سیرامیک بوو بە مناڵیش من خۆم نەختی خۆڵەپەتانی و شتیوام کردووە وە خوێنی زەمانی زوو و یەکێ لەو شتانەی ئێستا هاتەوە بیرم ئەوە بوو مەسەلەن مناڵ بووم گەنج بووم چاڵم هەڵەکەن قوڕەکەیم دەرێنا شوشە هێنا بۆ شوشەی شکاو کە فڕێرا بوو شوشەکەم هێنا دامەنا وەکو سەعاتێک تەماشامە کرد جان لەناوە قاقەز مەقسەژێری یعنی ئەمانە تاسیری هەبووە لەسەر من قاقەز هینی سەعاتەکە ڕەقەمەکانی و لە عەرزەکە بوو لە خۆی لە خەیاڵما بوو سەعات بۆ لە دەسابێ بۆ لە عەرزان نەبێ یعنی شتێکی جوانیشە زۆر سەرنجی ڕاکێشام سەرسام بووم بە مەسەلەی شوشە ئەم شوشەیەکەوە ڕوونە ئەم دیودی بێ هەروە خۆڵەپەتانش گەڕەچێمە لە گەڕەکێکی شعبیا بووین لە سلێمانی لە گەڕەکی حاجەحان ئەوەش یعنی کاریگەری هەبوو کە دیاریمان بەغی نەکرد خۆڵەپەتانی و شتی وا کرد من تەبعاً ئەمە وەکو یادێک بژارێک کاتەوە پێشەوە کاری سیرامی کارێکی زۆر گرنگە و لەگەڵ شان بە شانی کاری هونەری بەشەکانی تری کاری هونەری ئەو مەسەلە کردنەوەی پێشانگا بۆ لە گەلەریەکان پێویستێکی گرنگە لەبەرەوەی دیسان جۆرێکی تر لە جەماوەرە هێنێت یعنی جۆرێکەوە هەندێکیان لە فرسەتێکیان بۆ ڕێک نەکەوتووە یاخود داخوازیەوە بوونکەوە کارێکی هونەری بکەن و ئەمانە یا حەزکەن بە بەرهەمی هونەرمەندەکان ببینن ئەوە کاریگەری زۆری هەیە